مافی شەهید ڕۆژی هەڵبژاردن دەچم بۆ دەنگدان و دەنگی خۆم دەدەم. هیوادارم هەموو ئافرەتان هەموو خوشکان بچن بۆ دەنگدان. من وەکو کاسبکارێکی ئەم شارە بڕیارم داوە ڕۆژی دەیدا خۆم و عایلەکەی خۆم بچمە سەر سندوقی دەنگدان، دەنگ بەو لایەنەی بدەم کە مافی خەرک دەپارێزێت. دەنگ بەو لایەنەی دەدەم کە ماف و ڕاوەکانی کورد جێبەجێ دەکاتن. هیوادارم هەموو خەڵکێکیش لە ڕۆژی دەنگدان خۆی ماڵ و منداڵەکانی بستەوە سەر سندوقی دەنگدان، دەنگ بەو کەسەی بدەکە مافەڕەوەیەکانی کورد جێبەجێ دەکات. ڕۆژی دەنگدان دەچمە سەر سندوقەکانی دەنگدان بە خۆم و بە خێزانم و خوشک و براکانم و هەروەها هەموو هاوڕێکانم داوان لێ دەکەم بچن دەنگ بدەن بەو کاندیدانێک کە لە بەغدا شەڕی مافەدارایەکانیان دەکات، شەڕی دەستوریان بۆ دەکات، شەڕی خاکیان بۆ دەکات.